کاگناو شیروان کە خولیای ئەوەی هەیە کە مار بەخێو بکات و مار بگری ئەمانە بەزۆ ماری پێ بەخۆم نەرمێ بەلا کاگناو شوێ سڵاو لێ سڵاو لە تۆش زۆر بەخێر بێ. ئەمە چێ بەدەستەوە؟ ئەمە مارە. ئەخەزار مارە بەس چییە ژەهراویە ئەو کوژێنە ئەو کوژێ چیە؟ ئەمە ئیشەڵا ناتکوژێ، ئەمە مارێکی بێژەهر و سەلامەتە. بەڵێ ئەمە ڕەژمارە، هیچ مەترسێکی نییە و سەلامەتە ئینشاءڵڵا. من هەرچێکیانم دەستکەوێ ئەیگرم. وە زۆربەی مارەکانی سروشتی ئێمە بێژەهرن. 70-80 سانتیمێکە هەستەکەم زۆر لێ هەستەکەم ترسینە فۆبیام هەبێت لەگەڵ مارە. نەگازت لێدا خوێنی لێ دێ ئازاریشی هەیە بەڵام هیچ مەترسێکی ئەو توی نییە. بە قورانی شەکەتان غیرەتی خۆیە ئارەوەڵا ماری زۆرە؟ لە ناو شاخەکەیان ماری ژەهراوی لێیە، بەس من زیاتر چووکە ئیش لەسەر بێژەهرەکانەکەم زیاتر لە ناو سەدەشتایەکانی. سەلامەت ئازام تۆ من پرسیارەکانم بیرچوە تۆ لە ترسیەوە. بەس مەبەستم ئەوەیە مارەکە خۆی ژەهری نییە، نەک تۆ بێ خۆڵکەیتە چاوی خەڵکەوە بڵێ وەڵا ئەم مارە ئێمە ئیجازەمانەیە کە مارەگرین و یانی وایە ئەڵێ بە لە باو با پیرانەوە بۆمان ماوەتەوە ترسینە ناوەڵا بێژەهرە با تاشید بمەوە هیچ ژەهرێکی نییە ئەمە. ئەیگریان بیگرم وەڵام من دەستکاری ناکەم هیچ ترسی نییە. بسمیللا نەکەوەکە بۆ هاو ئەوە شانە جیا ناکرێتەوە. ئێستا چای کە وەساباتە بکەم سێوی یا بکوشم.